ئازیزانی ناوتی سڵاوتان لێبێ. چی کراوە بۆی پرسی ژنان بکرێتە پرسێکی گشتی لەسەر هەموو ئاستەکان؟ بۆچی تا ئێستا ئەم پرسە واتە پرسی مێنە لە چوارچێوەی نخبەیەکدا هێڵدراوەتەوە؟ بەڕێزان بە میوانداری بە هەرمۆنزیر چالاکی بواری ژنان گفتوگۆی ئەم پرسە دەکەین. خات و بار زۆر بەخێربی. بەڕێزان سەرەتا راپۆرتێکی کورد دەبینین و بەردەوام دەبین. خات و بار زۆر بەخێربی. خات و بار وەکو چالاشێکی بوارەکە دەپرسم پێت وایە پرسی مێینە بۆتە پرسێکی گشتی؟ نەخێر. چۆن؟ ئەوەی کە تا ئێستا هەیە بە بڕوای من لە ناو نخبەیەکە ئەم ئیشانە ئەکرێت، ئەوەی کە ئێمە پێوەی مەشغوڵین، ئەوەی کە ڕێکخراوەکان پێوەی مەشغوڵن، ئەوانەی کە پێمانەوەترێت چالاکی بواری ژنان، ئێمە چالاکین لە ناو نخبەیەکە زیاتر. نەک ئەوەی کە ئەم پرسە بوو بێتە پرسێکی کۆمەڵایەتی، پرسێک بوو بێت کە لە زۆربەی شوێنەکانە حساسیەتێک هەبێ بەرامبەری. ئەو متاواناکرێت سێرەکەی هەر ئێمەین، ینی زیاتر قسە و باسی لێ ئەەکەین، ئیشی لەسەرەکەین. من نەمدیوە لە کوردستان لەسەر قەزەیە کە ڕووی دابێت لە کوردستانە ژنان و پیاوان بۆی هاتبێتنە سەر جادە بە دەرەجەیەکی زۆر، کەواتە ئەمە نیشانی ئەوەی ئەیە کە تا ئێستا ئەم پرسە لە ناو نخبەیەکە و نەبووەتە پرسێکی کۆمەڵایەتی، هەتا بۆ نمونە قەزەیەکی سیاسیە وا سیر ناکرێت وەک خۆی. زۆر باشە. زۆر جار ڕخنی وە ژیرەکە، یعنی ئێوە وەکو چالاکانی بوارەکە و ڕێکخراوەکانی ژنان کەم تەرخە من لەوەی کە ئەم پرسە بکەنە پرسێکی گشتی. بە بڕوای منەوە تەنهای ڕێکخراوەکان نییە، لەبەروی هەر هێزێک ئەگەر دەسەڵاتێک هێزێک حکوومەتێک ئەم قەزێ بەلاوە مهم بێت، ئەمە ئەگاتە شوێنێکی تر. بۆ نمونە لە هەر شوێنێک لە دنیای ئەگەر ئەو هێزەی کە دەسەڵات دەگرێت بەدەستەوە، بۆ نمونە ئەگەر سێرێکی تالیبان بکەین، چی کرد بۆ ژنان؟ خۆ پێشتر ژنان وەزیان باشتر بوو لە ئەفغانستانە. ئەو هێزە و دەسەڵاتە کۆنەپەرستە هاتە سەر دەسەڵات، ژنانی کردە کۆی لەو خستنیە ماڵەوە نەهێشت هەر دیار بن، ینی هیچ ئایدەنتیتێتێکیان نەبوو. لەبەرەوە ئەوە ڕەبتە بەو هێزەی کە لە وڵاتێکە حکومەکات کە چەندێک پرسیژنی بۆ مهمە. بۆ نمونە ئەو شۆرشانەی کە لە دنیا ڕوویاوە، ئەگەر سەیری شۆرشی فەرەنسا بکەیت، سێرەکی چەند گۆڕانکارێکی بۆ ژن هێناوە، هەتا ئەمڕۆ ژنانی ئەوروپا و ژنانی دنیاژە توانم بڵێم ئیسفادەی لەو شۆرشە کردووە کە داخوازیەکانی ژنانی تیا بووە، ژنان داخوازیان هەبوو لەو کاتانەیە. یان ئەو لە ساڵی 1970ەکان ئەگەر سەیری بزوتنەوەی ژنان بکەی لە وڵاتانی بڵێن غەربا، هەتا ینی با بڵێن لە زۆربەی وڵاتانی دەوروبەریش نەک هەر غەرب توانیان ئیسفادەیەک لەوە بکەن کە داخوازیەکانن بگێنە شوێنێکی تر. لەبەری ئەو هێزانیان ئەو دەسەڵاتانە ئەگەر خۆشیان نانکرد بێ لەژێر فشارێکا بوون، لەژێر بزوتنەوەیکی یەکسانی خوازی توانیانە بەو جێگەیە بکەن کە ئێستا هەیە. کەواتە لێرەوە توانین بڵێن ینی دەسەڵاتی کوردی یاخود حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەم بووە لەوەی کە ئەم پرسە بکاتە پرسێکی گشتی. من پێم وایە کەم تەرخەم بۆ کارێکی زۆر جدیشی بۆ نەکرا، ئەوانەی کە هەیە زۆر شتی ڕۆکەشن و دراویشە دەست قەدەر، ینی ئەوەی کە پرسیژن زۆر باز لێگرێت لە میدیاکانە، وا ئەکرێ وا ئەکرێ ئەمانە پارەی خەیاڵی بۆ ئەم قەزیە سەرفەکرێت لە کوردستانە. ئەگەر وا بووە ئێستا ئێمە پێگەی ژن لەم وڵاتە لە شوێنێکی ترا بووە، ئەوەی کە بۆ نمونە چەند ئاماری تونند و تیژەکانیان، ئەوەی کە پێگەی ژن لە شوێنە جیاوازەکانە، لە سیاسەتە، لە بەڕێوەبردنە، لە هەموو شوێنەکانە زەعیف دیارە. ئەوە نییە کە تۆ دڵێکی پێخۆش بکەیت. لە سەرەتای نەوەتەکان ئاتوانم بڵێم بە جۆرێک ژنان بەشدار بوون لەو گۆڕانکاریانەی کە لە کوردستان ڕوویە، ژنان چەکدار بوون و داخوازیشانە بۆ گەر سەرێکی ئەو ڕسمانە بکەیت کە لە ساڵی نەوەتەکانە هەبووە، داخوازیەکان لەسەر پلاکات هەبوون و ئیشی بۆکرا. بەڵام دەسەڵاتی کوردیان حیزبە کوردیەکان بەو دەرەجەیە نەک نەیانتوانی بیکەن. من پێم وایە سەرکوتی هەندێک لە بزوتنەوەکانی ژنانیشان کرد لە کوردستان. کەواتە ئێستا بێت چی بکرێنی؟ بە بڕوای من ئەوەی کە ئێستا ئەکرێت، من پێم وانی ئەوەنە زۆر ئاسان بێت لەم هەلومەرجەیە کە بۆ ئێمەش قورسە، ئێمە وەکو چالاکوان هەڕەشەمان لەسەرە و ڕۆژانە تووشی ئەوە ئەبینەوە بە منەوە بۆ کەسانی تریشەوە کە با بڵێن لەو مەجاالە ئیش ئەەکەن. دێمە سەر ئەو ئاستەنگانی کە دێتە بەردەم چالاکانی بواری ژنان. بەڵام یان پرسیارەکەی منەوە بوو کە لە ئێستا دەبێت چی بکرێت؟ من پێم وایە ئەمەی کە ئێستا هەیە ئەوەی کە لە ناو نخبەیە هەیە زیاتر بکرێت، چکە من پێم وانە جارێک هەلومەرجێک بۆ ژنان لە کوردستانە ئەوەنە لەبار بێت، هێزێکی ئەوەنە پێشکەوت و خوازە بێت لە کوردستانە بتوانێت لە ڕیشەوە لەسەر شتەکان ئیش بکات، نەک ئەوەی تەنها ئێمە وەک چۆنەڵێ چارەسەرکردنی بچووک بچووک دائەنرێت، یان ئەوەی کە تەنها باسکردنی لە میدیاکانە، یان ئەوەی کە فڵانە وەزارەت کۆمەک بە فڵانە قەزەیە نەکات و پرسیژ نەکات. ئەمانە هەمووی شتی باشن، من ناڵم خراپن، بەتایبەت ڕێکخراوە سەر بەخۆکان لە کوردستانە دەور و نەخشیان دیارە. ئەگەر وانە بواە ئەبواە
ئێستا ئێمە نەشوانەتوانی باز لە پرسیژن بکەین بە بڕای من ئەتوانم بڵێم ڕێک خراوە سەر بەخۆکان لە کوردستانە دەور و نەخشیان دیارە بەڵام هێشتا ئەوە نییە تۆ لە نخبەوە چاوەڕوانی ئەو بکەیت بیگەێنیتە شوێنێکی تر. زۆر باشە من دیسان و پرسیارە کەمەوە ینی چی بکرێت بۆ ئەوەی ئەم پرسە کە لەسەر ئاستی نخباکرێت بۆ نمونان دەجار کۆڕێک دەکرێت سیمینارێک دەکرێت بێگومانی ینی خەڵکێکی نخبە دێت تۆ ژنێکی ماڵەوە یاخود ژنێک لە گوندێک لە قەزایەک ڕەنگە نەتوانێت بێ بەشدار بێ لەم سیمیناریا و ئەوی کە هەیە پێی بگە چۆن وا بکرێ ینی ئەو پلانانە چین و تاکتیکانە چین بۆەوەی تۆ بچیتە ناو خەڵکەوە نەگەوەی تۆ داوا لە خەڵکەی بێ بۆ لای تۆ و گوێت لێ بگرێت. بەڵێ ئەوەی کە زۆر گرنگە بە بڕوای من هەرەوەی کە بڵێن بۆ نخبەکە چونکە من باسم کردکە هەتا هێزێکی پێشکەوت خواز نەبێت ئەو گۆڕانکاریە گەورە چاوەڕوان ناکەم من وەک خۆم بەس ئەوەی کە بڵێن زیاتر بڵێن ئەم نخبەیە کە کارەکەات بچێتە ناو ژنانەوە فیزیکی لەگەڵیانە بێت نەگەوەی تەنها ئێمە بە جیاواز سێر بکەن لە خوان هەتاوا بێت ژنانی کوردستانی سادە لەوە ناکەن بەس ئێمە لە میدیاکانە ببین و قسەکانمان گوێ لێ بگرن ئەبێ ئێمە لەگەڵیان بین هاوخەمیان بین و دوای ئەوەش فەرقەکە چۆنە تۆ بۆ خۆتی هەڵەبژێریت لەم مەیدانەیە ئیش بکەیت قەرار نییە هەر کەسێک بێت یان حەز بکات لە مەیدانە ئیش بکە بەس ئەگەر دەرگا کراوە بێت بۆ هەر ژنێکە بتوانێت کار ئاسانی بکرێت ئیشی لەسەر بکرێت لە مەجای پەروەردە لە زۆربەی شوێنەکانە ئیش لەسەرەوە بکرێت کە ژنان ئەو کۆیلەتیان قبول نەکەن و دەرەجە دویش قبول نەکەن چکە لەم وڵاتە ژن تا ئێستا دەرەجە دووە ئەوەی کە زۆر قیاس ئەهێنرێتەوە کەوانیە بە بڕوای من دروست نییە لەبەرەوەی هەر ئەوەی کە بڵێن لە ناو یاسایە لە زۆربەی شوێنەکانە تا ئێستا ژن بە دەرەجە دوو حسابەکرێتەوە نییە لێدانی ژن فرەژنی ئەمانە هەمووی قیاسن بۆ ئەوەی کە تۆ بۆ قەناعەتەوە ینی بە تەواتی وا بڵێت کە ژنان کۆیلەن و دەرگایان لەسەر داخراوە دەرگا داخستن هەرەوە نییە لە سجنێکا بێت دەرگای لەسەر داخراوە لە خوێندنە لە هاوسەرگیریە کاتێککە خێزانەکەی قەراری بۆ ئەیات لەوەی کە بچێتە دەرەوە لەوەی کە بتوانێت بەشدار بێت تۆ ناتوانانی چاوەڕوانیت لە ژنێک بێت لە مناڵیەوە تۆ کردوتە بە کۆیلە و هیچ قەرارێک بەدەست خۆی نیە بتێت ببێتە ژنێک کە چالاک بێ ئەوانەشی کە ئێمە ئەیکەن لەوانێ هەلومەرجێکمان بۆ ڕەخساوە بۆیە ئێمەشتوانی ومانە بتوانین بە خۆمان بڵێن چالاک لەم بووە باشە با لێرەوە بێنە سەر ئەو ئاستەنگانی ینی کە دێتە پێش ئێوە وەکو چالاکانی بواری ژنان قورسە کارکردن لەم بوارەیە بۆ ژنێک من پێم وایە وەکووە یاری لەگەڵ ئاگرا بکەیت من خۆم پێم وایە هەموو کاتێکی شوام و تو هەر لێرەژنە من لە وڵاتی نەرویجش بووم لەوێش پێم وایە لە بەرەوەی خێزانە کوردەکانیش لێ دواکەوتون خێزانە کوردەکانیش پێیان وایە کچەکانی ئەوان نابێ بەشداری شتێک بکەن لەژێر زەخت و زۆری سیستمێکە ئەوان لەوێ جاریوە هەتا کچەکانیانە چێتە مەکتەب لە بەرەوەی من پێم وایە لەوێش ئەگەر چالاک بینەک لە کوردستان هەر یاریکردنە لەگەڵ ئاگر من مەبەستم سیستمەکە ئەوێ نیە مەبەستم ئەو خەڵکانەیە کە لێرەوە ئەچنا وڵاتین بەڵێ ئەوەی کە لێرە بۆ منە دیارە قورسترە بارێکی گرانە کە تۆ ئیشی لەسەرەکەی ئەوەیە کە بۆ منە تۆ وەکو چالاکوانێک لە بوارەکە ئیش ئەەکەی تووشی زۆر کێشە ئەبیتەوە زۆر شت هەیە بە ئاسانی نایەت بەدەستەوە کار لەسەر شتێکەکەی سەرەکەی تووشی کێشا بێت کار لەسەر کەیسێکەکەی ئەتەوێت ئەم کەیسە لە کەیسێکی تاک و خێزان و بیکەیتە کەیسی کۆمەلگا لە بری خەڵکیش ئاگادار بێت لەوە لەسەرەوە سەرەکەی تۆ تووشی کێشا بیت و هەڕەشە و لێکرێت و هەتا لەم ئەخیرانە ئەتوانم بڵێم چەند نمونەیەک بۆ ئەوە کە نمونونەکان دیارن بۆ منە بۆ خەڵکیش دیارە ئێستا کە چالاکوان لەژێر زەختا بن بەس دەسەڵات بۆمە چی کرد لە کامانی پرسیەوە ئێوە زۆر کەم تەرخەمە لە بەرامبەر ئەوە لە بەروی تۆ ئەگەر باز لە تونندوتیژێکە من لە دژی تونندوتیژی ئیشەکەم هاوکارەکانم لە ناو گروپە لە ناو ڕێکخراوەکە لەسەر تونندوتیژی و لە دژی تونندوتیژی ئیشەکەن تۆ کاتێک بۆ بەرنامەت بۆ وەزارەتەکانت بۆ خۆتت داناوە لە دژی تونندوتیژی ئیش بکەیت ئەو کەسانەی کە چالاکن لەم بوارەیە بۆ لیان ناپرسیتەوە بۆ ناتوانانی ناتێ بزانیت ئەو کەسانەی کە ئەیانەوێت کار و چالاکیەکانیان پێتەسک بکەنەوە دیارە ئێمە نەگەوەی کە بڵێن پاشە کشە بکەین لە ئێشکردنی خۆمانە پێم وایە ئەمە بە ئێنەرجێکی زیاتر با بە ئێمە تا ئەوەی کە کاری زیاتر بکەین دیارە کارەکەی ئێمە لە شوێنەکە جێگەی گرتووە بۆیە ئەوەی کە خەڵکانێکی نیگەران کردووە و چاوەڕوانیشم لەوە نیە من هەموو کۆمەلگا بە ئێمە بڵێن دەستان خۆش بە لە بروی من پێم وایە خەڵکانێکی زۆر دواکەوتوو هەیە لە وڵاتەکەی بە ئەبێ ئێمە ئیش لەسەر ئەوانە بکەین و فەرزیکەین بەسەریانە کە ئێمە وەکو ژنان لە کوردستانە ئەم وەزعی کە هەیە قبوڵمان نیە دێنەوە سەر تەورەکەی خۆمانەوەی کە تۆ لە وەڵامی پێشووتر تا باسیەوەت کرد کە هەر لە مناڵێەوە چ کچان چ قوڕان ڕائهێنرێن لەسەرەوەی کە ئافرەت کەسی ژمارە دووە ینی پیا و ڕقەمێکە چی کراوە بۆ ئەوەی ینی
پرۆژەیەکە بێت یاخود بە جۆرێک لە جۆرەکان وەکو میتۆدێک ئامادە بکرێت و لە ناوەندەکانی خوێندندا هەر لە مناڵیەوە ینی بخوێنرێت بۆ نەهێشتنی ئەم جیاوازیە لە نێوان ڕەگەزی نێر و ڕەگەزی مێدا. من بە یەک نمونە دەست پێەکەم بۆ جوابانەی ئەو پرسارەی تۆ ئەوەش ئەو بکە لە هاوڵاتیە بابەتێک بڵاو بوویەوە کە لە ناو یەک دوو مەکتەبە شت بڵاوکرا ئەنی بڵاوکرا بۆ بە ناو تەلەبەکانە تەلەبەی مناڵ و گەنج ئەوەی کە بڵێن ژنە بێ لە جەهەنەما پسووتێنرێت بڵێن چەند ئاەتێکی تیابوو لەسەر ئەمە کە بۆ نمونە باز لەوە کات کە ژن دەرەجە دووە ژن زەعیفە ژن وایە تۆ چۆن ئەمە ئەتوانی ڕێگە لێ بگریت کە نەهێڵیت لە هیچ شوێنێکی ڕسمی هیچ شوێنێکی مەکتەبە هیچ شوێنێکی پەروەردەیە شتی وا بڵاو بکرێتەوە پێم وایە بە زۆر خەڵکێکی ژەمەی بینی ئایا دەسەڵات بۆ ئەمە چیەکات بۆ نمونە قەزێتی سەردانی و مەکتەبەی کرد کە شتێکی وا بڵاو نەکرێتەوە بە عەکسەوە بێت لە هەموو وڵاتانی پێشکەوتووە لە ناو تەربیەیە ساڵانە مناڵەکان گەنجەکان ئەبێ راپۆرت بنووسن لە دژی تونند و تیژی و لەسەر جێگەی ژنان و لەسەر من لە شوێنە گەشتمەکرد چەندەها تەلەبە تەلەفۆنیان بۆ کردین کە ئاماریان لێداوە ئەکردین تەلەبەی ناوەندی و تەلەبەی ئامادەیەکان ئەمە ئەبێت بە بیرکردنەوەی ئەو بەس من لێرە داڵم ینی ڕەنگە ئەمە بە تەنیا کاری وەزارەتی پەروەردە نەبێت بۆ ڕابگات کە میتۆدێک دابنێ پرسیارەکەی منەوە بوو چالاکانی بواری ژنان ینی چیان کردو بۆەوەی لیژنەیەک پێک بێنن بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پەروەردە و خەڵکانی چالاکی تری بوارەکە منهەجێک ئامادە بکرێ میتۆدی ئامادە بکرێ بۆی لە ناوەندەکانی خوێندندا بەس ئەمەی کە منیش جوابم مایەوە من پێم وانە ئەمە پێم وایە سیستمی وڵاتێک کە وڵات بەڕێوە ئەبات ئەبێت بیکاتە قەزەی خۆی مادام تۆ بەڵام ئەگەر بێ بۆ گۆڕانکاری ینی دەبێت ئێوەش بەشێک بن لەم دەستەی کە هەوڵ هەیە بۆ گۆڕانکاری پرسیارەکە ئەوەیە کە هەبووە پرۆژەی لەم جۆرە هەبوو تاوەکو ئێستا من پێم وانە ئەکرێت هەبوو بێەوەی کە من ئاگاداری بوو بێتم لەسەر پەروەردە تا ئاسە شتێکی وانە بۆ لەوانەش هەبوو بێ من ناتوانم جوابی ئەوە بەمەوە بە دەقیقی بەڵام هەبوونی گرنگە بەڵام ئەوەی کە ئێستا هەتا ئەوەی کە ئێستا ئەکرێت لەژێر ناڕەزایەتی ڕێکخراوەکانە ئەکرێت نەگەوەی وڵا وەزارەتی پەروەردە شتێکە زۆر بەلایە مهم بۆ تا ئێستا ئەمەی کردبێت بۆ لە خوێندنەکانە بۆ لە دراسەکانە یەک دنیا شت هەیە تەلەبەی استفادەی لە ناکە بۆ لەسەر پرسی ژن و لەسەر پێگەی ژن و لەسەر یەکسانی ژن و پیاو هیچ شتێک ناخوێنرێت لەم وڵاتەیە ئەمە گرنگە ئەمە تۆ ئەو کات جیلێک پێگەهێنیت کە بە قەناعەتەوە نەک هەر بە قسەکردن چکە لە کوردستان زۆر شت هەیە بە قسەکردن یعنی بڵێن باس ئەکرێت بەڵام بە قەناعەتەوە کە گەنجێکت پێگەیان پێی وابێ کچەکەی پەنادەستی کە لە پاڵیا دانیشتووە وەکو ئەمە بێ حەقی هەبێ وەکو ئەمە بێ احترامی هەبێ کەرامەتی هەبێ نەگەوەی کە بەکەمتر لەم سیر بکرێت. تا ئێستا ئەنی بڵێن گەنجی ئێمە ڕاپرسێکمان کرد لە تەلەبەی زانکۆمانە پرسێ بێکچ بکوژرێ دەگەر بۆ منە خێزانەکە شتێکی بەدڵ نەبوو ئەمە کارەساتە بە بڕای من ئەبێت تۆ لەسەر ئەمەش ئیش بکەی بەجیالەوەی کە لە خەڵکانی گەورەتریش مەجبوریان کەی بەوەی کە ئەمە نەکەن دوای ئەوە تاوانی ژن تا ئێستا لە کوردستانە بە تاوانی گەورە سیر ناکرێت بە کوشتنەکانیشەوە خۆنمونونەکان دیارن ئەگەر بە کوشتنەکانیشەوە سەیری بکەی تاوانەکە لە میدیاکانە سەیرەکرێت محکەمە پیشانە درێت نازام چی دیار ئەم کەیسانە ئەخیرە لێم بەڵام زۆر بە تاوانی گەورە سیر ناکرێت لەوانەیە هەر فترێکی کەم بێت و تاو ببڕێتەوە بەڵام ئەگەر بە تاوانی گەورە لێدان و کوشتن و هەتا بۆ نمونە هاوسەرگیری بە زۆر بەلای منوانی لاقەکردنی ژن کە کەسێکە خۆت اختیارت نەکردووە ئەمانە بە تاوان سیر بکرێن ئەو کاتەش ژنانیش ئەتوانن جێگە و ڕێگەیەکی تریان هەبێ و بتوانن خۆشیان کارابن لەوە ڕێوەبردننی کۆمەلگایە دەسەڵات چی بکەیانی بۆەوەی ئەم حاڵەتانەوەکو حاڵەتێکی ئاسایی تەماشا نەکرێت دەسەڵات ئەو شتانەی کە گرنگە بیکات بە بڕای من لە زۆر شوێنی شاوتومە بەسە ئەوەی کە پارە بۆ عەشائیر سەرف بکرێت بەسە بۆی کە دیوەخانەکان سەر بە حیزبەکان بۆ نمونە کێشەی کۆمەڵایەتی تێ حەل بکرێت مەکتەبی کۆمەڵایەتیەکان جێگاکانیان بچێتەوە شوێنێکی ترکە یاسا بتوانێت بەڵام چه یاسایەک دیارە یاسایەک بێت کە بتوانێت ئینسانەکان وەکو یەک تەعامل لەگەڵ بکەن نەک لە بەرەوەی من ژنم حقێکم کەمترە بەڵام کەسێک کە پیاوە ئەچێتە محکەمە حقێکی زیاتریە هەر لەم کەسەی خۆما من ئەتوانم نمونونەکەی بێنمەوە من لەوانەیە گەر لە شوێنێکی ترایشم کردا پێیەک بوومە زۆر بە ئاسانی کەسەکەم بچواتە پێشەوە بەس پێم وابوو وەکو چالاکوانێک شۆکۆش لە میدیا بوو تا ئێستانی بڵێن هیچ جوابێکم لەو مۆزوع ئاوەر نەگرتوێتەوە زۆر جاربیر لەوە کە مەڵم باشە گەر ژنێک بێت کێشەی هەبێت و مافی خۆشی نەزانێت بچێت لە محکەمە و لە پۆلیس و لە ئاسایش و لە شوێنەکانە داوای حەقی خۆی بکات دەبێت چۆنی بێن بەرەو ڕوویەوە چی بۆ بکەن؟ بەڵێ بەهرخان دەستگاکانی ڕاگەیاندن تا چەند هەماهەنگن لەم بابەتەدا ینی بۆی ئەم پرسە پرسیمەینە بکەنە پرسێکی گشتی
من پێم وایە دەستگای ڕاگەاند لەم ساڵانەی ئەخیرە باش بووە، ینی من ئەتوانم وەک شتێکی پۆزتیڤ باسی بکەم، هەرچەنە زۆر کەسی نیگەران کردووی کە ئێوە ئەیکەن وەکو هەموو کەناڵەکان سایتەکان ئەمانە هەمووی گرنگە، بەڵام بە بڕوای من بە دوواداچوون بۆ کەیسەکانی ژنان بکەن، وەک چۆن بە دوواداچوون بۆ کەیسەکانی ترەکەن، بۆ ئەوانەی بۆ ئەو شتانی کە ناکرێت لە شوێنێکا وەستاوە، بۆ نمونە بۆ ئەو کەیسانە بە ئەمانیش بتوانن بێنە ناو محکەمەکان و خۆیان ئاگیان لە قەزەکان بکە لەم کەیسانە ئەخیرە من خۆم ئەوم بە چای خۆم بینی کە لێ بەشدار بوون، بەڵام ئەمانە بەردەوام بێت بۆ نمونە زانیاریان هەبێت لەسەر قەزیەکان، نەک تەنها هەرهاتنێک بێت بۆ ئەو شوێنانە، بتوانن بە زانیاریەوە بێن و بە دوواداچوونیان هەبێت تاکەوەی کە بزانن ئەم ئیشە تاکیۆ ڕۆشتووە. دوای ئەوەش لە شوێنەکانە لە چالاکیەکانە ئەتوانن بڵێن بەشداریان لە زۆربەی شتەکانە کردووە و زیاتریش ببێت ئەمە زۆر زۆر باشترە. بەڵام کاتێک ئەزانن درامایەکیان فیلمێکیان بۆ نمونە سێریە کە لێ درێت لە تەلەڤیزیۆنەکانە ئەگەر ئەزانن لە شوێنەکە سوکاتێکی تایە بۆژن هەتا لە گۆرانیەکانە ئەمانە ڕابگرن لێ نەدەن لەبەروی ئەمە کولتورێکە بێتر جارێکی ترێمە وەکو گەنجیە وڵاتە وەکو ئەم خەڵکانەی کە بەلایەنەوە مهمە فڕێ بدرێت و شتێکی ئینسانی شتێکی ئەوەی کە پێڵێن یەکسانی خواز لە بینی ژن و پیاوانەگەوەی ژن وەکو کاڵایەک سیر نەکرێت، ژن وەکو کاڵایەک دانەندرێت لە دراما و لە فیلم و شتەکانەوە ئێمە ژەر سەیری بکەین. لێرەوە دێمە سەر و پرسیارەی ینی هەر بە خۆی وایە لە ڕێگەی هوەر و ئەدەبەوە ڕەنگە هەندێک جار پەیامەکە ئاسانتر و باشتر بگە تا چەند هونەرمەندان و ئەدیبان و سەران هەماهەنگن بۆ ئەم کێشەیە ئەم پرسە. من ئەڵێم زەعیفە ئەگەر هەش بێت بە بڕوای من شتێکی زۆر بەخۆت نابینم لە کوردستانەوەی کە زۆر قەزیان بێت، یعنی بە پرسی خۆیان نازانن ئەگەر شتێکیش بکەن پیانوە شتێکیان کردووە. ڕێکخراوەکان تا چەند ینی توانیوانە لە ڕووی مادیەوە دامی دەرهێنەرێک بکەن یاخود هونەرمەندێ بکەن بۆ بەرەمێنانی کلیپێک فیلمێکی کورتە فیلمێک یان شتێکی لەو جۆرە بۆ ئەوەی ینی کار ئاسانی بۆ ئەو بکەن فکرەکەی بەنێ و دامی مادی بکەن بۆی بەرهەمێکی هەبێت لەسەر ئەم پرسە. ئەمە زۆر نەکراوە بە بڕوای منیش، بەڵام ئەم مۆزوعانە زۆر بە بڕای من بە ڕێکخراو حەل ناکرێت، دەبێت موسسەیەک بێت دەستگایەک کە پێی وایە ئەمە قەزەیەکی گەورەیە وەکو تیشمان ینی چۆن ببێتە پرسە کۆمەڵایەتێکە بێ دەسەڵاتێک بە یەکسانی خواز بە دەسەڵاتێک بە قەزەکەی بۆ مهم بێ اینجا ئەتوانێت زۆر ئەم شتانە بکە. بەڵام ئەوەی کە بڵێن لە کوردستانە هەیە ئێستا بە بڕای من تۆزێک دوورە پەرێزن لێ لە نووسەران و ئەزانم لەوانەیە بۆی مهم بێ لەوانەیە پێی وابێ یەکسانی خوازی لە بینی ژن و پیاوە باشترە لەوەی کە لە کوردستانە هەیە پێی وابێت هەتا ئەگەر شتێک ببێت ئیمزای خۆی با لە کەمپینێکە تۆ هەتا، بەڵام ئەمە کفایەت نییە، ئەتوانن دەور و نەخشی زیاتریان هەبێ، ئەتوانن کاری لەسەر بکەن نووسینیان قسەیان هەموو ئەم شتانەی ئەوان دەور و کاریگەریە بێت کە لە زۆربەی وڵاتانی دنیا شاوایان و سەران و هەتا بڵێن ئەوانەی کە فلم دەرەکەن لەو مەجالانەیە ئەتوانم بڵم دەور و کاریگەری خۆیان هەبوو لەسەر گۆڕینی کۆمەلگاکەیان. پرسیارێکی تر هەیە ئەوەی کە زۆر جار ڕێکخراوەکان ڕەنگانی ویان کردبێت بۆ هاوکاریکردنی هونەرمەندێک لە بەرەمێنانی کورتە فیلمێکدا، بەڵام زۆر جار قسە لەسەر واکرێت کە ڕەخنە هەیە یاخود کێشە هەیە لە جۆری نیشاندانی قەزەکەیە. بۆ نمونە لە کورتە فیلمێکدا ئافرەتێک غەدری لێ دەکرێت، پیاوێک غەدری لەیەکە، بەڵام پیاوەکە بە ئاسانی بۆی دەرەچێت. ڕەنگە مەبەستی فیلمەکە نیشاندانی ئەوە بێت کە ئەم پیاوە غەدرەکە لە ئافرەتەکە مەغدوور و بە ئاسانیش بۆی دەرچۆ، بەڵام لە ڕووی سایکۆلۆژیەوە بۆ وەرگڕ ڕەنگە کێشە بێ بۆی کە تۆ پیاوێک تێگەێنی یاخود نێرینەیەک تێگەێنی کە ئەتوانی ئاسان غەدر لە مێینەیەک بکەیت و بۆشی دەربچی، یعنی گرنگ نییە ئەم ئیشانە نیشاندانی قەزەکە بۆ جۆرە بێت کە تۆ سزای ئەم کارە نیشان بدەیت. بەس بەدەوە زۆر گرنگە لەبەرەوەی هەر پیاوێکیان هەر کەسێکەوە ببینێت پێی وایە حەقی خۆیەتی، ینی تۆ لە فیلمەکەشە حەقەکەی ئەیەتی ئەوەی کە لە ناو کۆمەلگایە تۆ عەکست کردێتەوە لە ناو فیلمەکە کە ئەم حەقەتدا ینی هیچ لەویایە نقطەیەک دانرێت و هیچ شتێکی تر نامێنێت کە تۆ باسی لەسەر بکەیت، بەڵام ئەگەر سزایەک دابنرێت بۆ کەسە کە ئەمە شتێکە بە یاسا بۆ نمونە مەمنوعە تۆ گەر کارێکی وا بکەیت کە من پێم وانە تا ئێستا یاساوانە هێزی هەبوو بێت یان یاسا توانی بێتی ئەوەنە ژن دۆست بێ لەم وڵاتە تا بتوانێت ژنێک کە ئەچێتە بەردەمی یاسا بتوانێت مافی خۆی وەربگرێت لە فیلمەکانیشە لە درامەکانیشە ئەمانە ڕەنگی یاوەتەوە هەتا لە گۆرانیەکانە ئەمە ڕەنگی بەڵێ، بەڵام ئەم ئیشانە ئەڕوات ئاوا و ئێوە وەکو چالاکانی بواری ژنان و ڕێکخراوەکانی ژنان هیچ نەقدێکتان نیە، ینی چوزانم کەمپین دروست بکەن دژی ئەمە ڕابگیرێت لەگەڵ کەسی بەرەمێنەری فیلمەکە قسە بکرێت. ئەوەی کە تا ئێستا بەتایبەت لەسەر فیلمیان لەسەر من
ئەوانەی هاوکاری من ئەوانەی کە پێشتر لە من لە کوردستانە ئیشان کردووە نازانم چیان کردو بەڵام ئەوەش ئەکرێت ینی ئینسان ئیشی لەسەر بکات چکە من خۆم چەنەها بەحسم بینی بەشێکی گرنگە چونکە ئەوەی ئێستا لە ڕێگەی هۆنەرەوە ئەگات ڕەنگە لە هیچ لە ژانرەکانی ترا نەتوانانی ئەو بە ئاسانی بگەێنی ئەمڕۆ هۆنەر زۆر باشە چێتە ناو خەڵکەوەیانی بەڵێ ئەوە بەشێکە هەر بەوە نا بە بڕوای من بەڵام بەشێکی گرنگ بەڵە بەشێکە ئەوەی کە تۆ ئەتوانیت دەور و کاریگەریە بێ لە هەموو شوێنەکانە لە هەموو شتەکانە لە دەرەوە لە سەرجادە لە ناو فەرمانگەکان لە ناو وەزارەتەکان هەموو ئەم شوێنانە من پێم وانە ئێتیمامێک درابێت کە ژنیش بتوانێت وەکو پیا بێت لە هەموو شوێنەکانە هوەریش بەشێکە لەوە هوەریش هەڵقڵاوی ناو ئەو کۆمەلگایە ئەوەی کە دەرهێنەرە ئەوەی کە نووسەرە ئەوەی هەر کەسێکە یانەوانی کە فیلمەکان لە ناو فیلمەکانە بەشدارن هەمان شتە جا ئەوەی کە تۆ نەقد لە شتێگەگریت هەموو شتەکانە بەڵام ئەگەر بۆ منەوە بێتە یەکێک لەو کارانەی کە بۆ منە ڕێکخراوەکانیان خەڵکانێکی پێشکەوت و خواز نەگەر ڕێکخراو چکە شەردنیە هەر هەت شتێک بێت هەر ڕێکخراو بیکە پێم وایە من لەم کوردستانەیەک دنیا خەڵکی پێشکەوت و خوازێ وەڵام قسە ناکە یعنی ئەگەر ئەم دەنگە چۆن دەنگێکی کۆنەپەرستی عەشائیر ئەوەی کە پێی وایە ژن ئەبێت لەمە خراپتریش بێت ئەگەر بەدەستی بێدەمە نەچینە دەرەوە دەنگێکی پێشکەوت و خوازی لە کوردستانە احتیمامی پێ بدرێت ئەم دەنگە ڕێک بخرێت هەتا کۆی کە بتوانین ئێمە ئەوانەی کە قەناعەتمان بە تەواتی بەوەیە کە ژن وەکو پیاو ئەتوانێت مافی هەبێت وە هەردووکیان پێکەوە بتوانن کۆمەلگا بەڕێوبەرن لە سیاسەتا بەشدار بێ ئەمەس ئەو بەشداری کە لە سیاسەتا لە کوردستانە بەپێی لێکۆڵینەوەیەگیان بەپێی توێژینەوەی کە کراوە لە سەتا نۆیە ئەڵێ لە سەتا چواریشی هێشتا بەو دەرەجێ ئەکتیڤەکە تۆ بتوانی چاڕوانێکی لە بکە ئەمە چ دەرەجەیەکە خۆمە لە ئەفغانستان ناژین ئێمە مەبەسمۆنی ئەفغانستان پێش تاالبان تەبعاً زۆر باشتر بووە تا بەو وێنانەی کە لە ساڵی هەفتەکانە هەیە سەیری ژنان بکەیت لە وڵاتەیە بە وڵاتێکی پێشکەوتوی دانم لەو کاتەیە بەس لە دوای تاالبان زۆر گۆرانکاری بووە لە وڵاتەیانی ئایدەنتیتێتی ژنیان هەتا سعودی عەرەبیە کە وڵاتێکی دەوڵەمەندیشە کاگەر بڵێ هیچ ژنان هیچ شینەکانی هیچ بەرهەم هێنەر نین هیچ شتێک نین وڵاتی ئەمە توانین ئەو شتانەی تر کە پێشکەوتۆ لە وڵاتەیە ئەم بەشەیتیانە بێت نوقسانە چونکە پێشکەوتنی وڵات بە ژن و پیاوە ئەکرێت نەگەوەی کە تۆ بڵێیت بە بینا و بە تەکنەلۆژیانیە بەتەنیا ئەگەر لە 150 دانیشتوانی وڵاتەکەی تۆ هیچ دەستێکیان نەبێت لە بەڕێوەبردننی وڵاتە ئەوە نوقسانێکی گەورە خەت و بەهار ئەو ژنانەی کە لە ئێستادا ئیشەکەن و لەسەر ئاستی نوخبە ئیشەکەن ینی توانیوانە ئەو پەیامی کە هەیەە وەکو خۆی بیگەێنن یان بۆ خۆیەوانیش پرسیاریان لەسرە پێم وایە پەیامەکان ئەو شوێنە گرنگە کە ئەیگەێنیت کوێیە ئێمە بۆ پەرلەمان چەند جارێک پەیاممان گەیانوە راپۆرتمان خۆمان پێوە هیلا کردو بردومانە بۆیان بە شوێنەکانەوە پەیامەکەی تۆ ئەبێت بە بەردەوامی ئیشی خۆت بکەیت ئەمە نیشانی ئەوە ئەیات کە تۆ لەسەر ئیشەکانی خۆت سووریت و ئەتەبێت ناڕازیت بە مۆزای کەژنی لە کوردستاناتیاتی خەباتی بەردەوامی ڕێکخراوەکان و خەڵکانی پێشکەوت و خواست ئەبێت بەردەوام بێت و ئەبێت نەوەستن لەسەری من چاڕانێکی گەورەم نییە لە هیچێکێک لە حیزبەکانی کوردستانیانی کە بتوان بە تایبەتەوانی کە لە ناو دەسەڵاتانیان حیزبی گەورن لە بروی تا ئێستا شتێکی وا گەورەمان لێ نەبینیون بیانەوێت لە ڕێگ و ڕیشەوە لە مۆزوعەکان بدەن چونکە بەپێی ئەوەی کە ئەوان دیفاع بۆن منە لە مەسەلەی عەشائیر و هەتاکو ئەوەی کە بڵێن یاسا و ئەم شتانەی کە تا ئێستا ئەکرێت بە منی نیشان نایەت کە ئەمە دەسەڵاتێکی پێشکەوت خوازە لە کوردستان بە کورتی زۆر بە کورتی دەمەوێت لە دەرەوەی ئەو ڕخنانەی تۆ ئاراستی سیستمەکەت کرد کە سیستمەکە زۆر هەماهنگ نییە بۆ یان پرسە بکرێتە پرسێکی گشتی هەوڵێک هەیە یان لەلایەن نوخبەیەکەوە یان گروپێکی دیاریکراوە هەوڵ هەیە بۆ بچووکردنەوەی ئەم پرسە مەبەستت لە چ شوێنەکە ینی کێ خەڵکانێکی دەبیانە گروپێکە بێ گروپێکی تایبەت کە دژی قەزی ژنان بێت بەڵێ زۆرە من پێم وایە زۆرە من پێم وایە ئەو نوخبەیە زۆر کەمە لە کوردستان ئەوە شیکەیەکات من هەر ئەوانەی ئەو نوخبەیە کە هەماهەنگە لەگەڵ ژنان مەبەستت کەمە بەڵێ ئەوە زۆر کەمە و دوای ئەوەش من پێم وایە باڵی کۆنەپەرستی لە کوردستانە بەقوەترە و دژەژنی لە کوردستانە بەقوەترە ئەوەی کە ئەمڕۆ هەیە ئەگەروانی ئێمە هەموو تاوان و کوشتن و خۆخنکاند و خۆسووتاندن و ئەم شتانە نمونونەکانی چییە؟ ئەوەیە کە باڵێکی کۆنەپەرستی لە کوردستانە زۆر زاڵە بەڵام پێویستی بەوەیە ئەوەی تریان کە پێشکەوت و خوازانەیە تونند و تۆڵتر کار بکات و ناڕازی بێت بە وەزعەکە ئەگەر ناڕازی نەبین و هەروە دابنیشین و دڵنیام لەوەش خراپترە بێت کە ئێستا هەیە بەڵێ زۆر سپاس بۆ بەهار منزیر چالاکی بواری ژنان سپاس بۆەوەی میوانی ستۆدیۆ نارتی بوو زۆر سپاس بژی ئازیزانی نارتی تا بەرنامەیەکی دیکە ئەرشاد و ئاسوودە بن تۆ ڕەبووم